نرخی تمان بەرامبەر دۆلار دابەزینی پێوانەی تۆمار کرد. ژووری بازرگانی ئێرانیش خراپترین سیناریۆ بۆ نرخی ئەو دراوە دەخاتە ڕوو لە ئەگەری سەپاندنەوەی سزاکانی ئەوروپا بەسەر تاراندا. ڕۆژی پێنجشەممە 100 دلار بەرامبەر بە 10,110,000 تومان مامەڵی پێوەکرا. ئەوەش دابەزینێکی پێوانەی نرخی دراوی ئێرانیە لە کاتێکدا وڵاتانی ئەوروپا تاوتوی سەپاندنەوەی سزاکان دەکەن بەسەر ئەو وڵاتەدا. ژووری بازرگانی ئێران لە راپۆرتێکدا پێشبینی دەکات نرخی 100 دلار بگاتە 16,500,000 تومەن و ڕێژەی هەڵاوسانیش تا کۆتایی ئەم ساڵ لە سەدانەوە تێپەڕێنێت، ئەوەش لەگەڵ سەپاندنەوەی خێرای سزاکاندا. بەڵام ئاژانسی تەسنیمی سەر بە سوپای پاسدارانی ئێران هێرشی کردە سەر ناوەڕۆکی راپۆرتەکە و هۆشداری دالەوەی کە پێشبینی لەم جۆرە شەپۆلێکی ترس و دڵەڕاوچێ لە بازاڕەکاندا دروست دەکات. ژووری بازرگانی ئێران ئایندەی ئابووری لە دیدگایەکی ڕەشبینەوە دەبینێت، بەو شێوەیە هەڵسەنگاندنی بۆ کردووە کە ئابووری ئێران لە نێوان لە 0.6 بۆ لە 3.1 پاشەکشەکردن بەخۆ ببینێت، هەڵاوسانیش لە نێوان لە 60 بۆ لە 90 دەبێت. شارەزایەکی ئابووری ئێرانی دەڵێت تەنیا قسەکردن لەسەر داڕمانی دراو دەتوانێت ڕاستەوخۆ ببێتە داڕمانی ڕاستەقینەی بازاڕ، تەنانەت ئەگەر هیچ گۆڕانکاریەک لە سزاکانیشدا ڕوو نەدات. بەردەوامی دابەزینی نرخی تمان نیگەرانی بازرگانان و خەڵکی زیاتر کردووە، چونکە سزاکان دەتوانن زیاتر دەستڕاگەیشتنی ئێران بۆ بازاڕە جیهانیەکان بەرتەس بکەنەوە و فشارەکان لەسەر هاوردەکردن، هەڵاوسان و دامەزراندن زیاد بکەن. بەپێی ئاژانسی تەسنیمی سەر بە سوپای پاسداران ئەزموونەکان سەلماندویانە کە خۆرسترین فشار بۆ سەر ئێران لە ئەنجومەنی ئاسایشەوە نەبووە، بەڵکو زیاتر لە وەزارەتی خەزیێنەی ئەمریکاوە هاتووە کە بریتی بوون لە گەمارۆکانی سەربانکی ناوەندی و دابڕان لە سیستمی سویفت و قەدەغەکردنی فرۆشتنی نەوت. دەژڵێت سەر ڕایگەمارۆکان هەناردەی نەوتی ئێران بۆ نزیکەی 1.8 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا زیادی کردووە، بەڕەچاوکردنی گۆڕانکاری لەسەر چاوەکان، فرۆشتن و خۆگونجاندن لەگەڵ گەمارۆکان، ئەوەش ئابووری ئێرانی خۆڕاگر کردووە.